شارۆچکەی نووچە لە ڕۆژهەڵاتی کوردستان سەر بە پارێزگای کرماشانە سەردەمێک مەڵبەندی دەسەڵاتدارێتی سارەکانی لۆهۆن بووە. نۆچە مێژوویەکی کۆنی هەیە و یەکێکە لەو شوێنانەی سکەی ئەشکانیەکانیان تێدا دۆزراوەتەوە. زۆربەی خانەکانی دوونهۆم و سێنهۆمن پاڵیان داوە بەیەکترەوە. خەڵکی شاری نۆچە بە شێوەزاری هەورامی قسە دەکەن و یەکێکە لە شارە جوانەکانی هەورامان. لە بەرزاییەکانی نەوچەوە ناوچەکانی تەوێڵا، بیارە، خورماڵ و هەڵەبجە لە باشووری کوردستان دەبینرێ. نۆچە لە نۆ دژ بە ئێسلا دروست بووگە نۆ دانە دژ بووگە بە مروری زەمان نۆ دژە ئەوێتە نۆچە. کۆنتنین کەسێکە لە منتەقە بە کتێب و بە نووسراوە ئێمە ئەیناسین یەکێک پیشالیارە، یەکێک کۆسەی هەجێجە و یەکێک سەڵتانی ساقە مسلسی شنازنامەی کۆنی ئەم منتەقەنە. قسم بوظلفا جاني طالو لضاوو قسم بوظلفا طولو لضاوو سويني بيدخو جاني بوقت واو سويني بيدخو جاني بوقت واو زلف شتري جاني ثاوز فرمبو شنو تاریخی معاصری منطقه بە حمڵەی پادشاکانی عوسمانی بەسەر پادشاکانی ئەوسەی ئێران دەست پێ کردێ. منطقەی ئۆراماناتیش لەو حمڵە لەو جەنگ و گوریزە بێبەش نەوگە نزیکی 7-8 دەی منطقەی هەورامان سووتیاون بەدەست عوسمانیەکان ئەس جملە شاری زاوەر دەی زاوەر دێکانی بناری شارە زور وەلی نۆچە لە سووتانی ئەم مەرحەلە بەگەکان و مەلاکان چوون بە ئستیقباڵی پادشاکانی لەشکرەکەی عوسمانی لەشکری عوسمانیان لە سووتانی نۆچە هین کردگە بەسەلا نەیان هێشتە کە نۆچە بسووتێ. بعدەزەوە کە لە زمانی ڕەزاشا لە ساڵی 1310 نۆچەیان داگیر کردگە لە تەریقی مەریوانەوە تێن لەشکری ڕەزاشا لە تەریقی مەریوان و هەورامان و لە تەریقی شەرقی نۆچە داگیرەکەن. داگیرکردنی نۆچە لە ساڵی 1314 بینی 1310 و 1314 مەشهورە بە ڕەموڕۆمی ئەوەڵ و ڕەموڕۆمی دووەم لە زمانی خەوانین و بەگەکان و سانەکان. مردمی نۆچە و نۆس و دێکانی ئەتراو گشتیان ئەڕۆن بۆ تەوێڵە و بۆ بناری شارە زور. خەڵکی نۆچە لە دروستکردنی پیشەدەستیەکان و بە تایبەت چنینی کلاش خاوەن سەلیقەن و ئەم شارۆچکەیە بە پایتەختی کلاش چنین ناسراوە. لە یەکێک لەو ناوەندانە چەندین گەنج بە دروستکردنی چەند ئامێری تایبەت توانیویانە ڕۆژانە ژمارێکی زیاتر کلاش ڕەوانەی بازاڕەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و باشووری کوردستان بکەن. ژێری کلاش کە بە پێکەنە هەسراوە لەلایەن پیاوانەوە دروست دەکرێ و ژنانیش سەرەوەی کلاشەکە دەچنن. ئێمەیەکی کارگانەیە چەندین دەستگێما هەنێ کە هەریۆشا مەرحەلێ و جەکاری و کلاشی کەر و ئەوڵ دانەشانەنە کە ئێمە کار و نەوار بۆ ڕیش بنەماچمێ دەستگێوە کە 6 دانە نەوارێ جەعەرز و 4 سانتان 4 سانتی حۆڵ میلینە تا 5 سانتی بەرمارۆ پێمە بە بەتود و هەرچنە دڵخاڵ بۆ تا 100 متری تا 200 متری ئێمەم تامیان نەواریە بەربارمی. مەرحەلێ بعدیمانەنەکی نەوارای یەری 4 دانیشاکەرمەوە سەر و ئەنترینی ئاوەختە
نمێ شامڵێمێ پنە ئاوپاشی شاکەرمی بەستلا بزمێشانە دلێ پلاستیکی 10 ساعتی تا 12 ساعتی چات لێ پلاستیکیێنێ نمو وێشان میزان گێرا اینی میچە بە خاتروانەیە بۆ کێجە مەرحلێ بعدێنە زمانێکی بزمێشا چیر و فشاری و چیر و غلتەکە دقیقەن دقە کێمە لازممانە گێراش مرحلة بعدی ما که آنها که غلطه که کار کرده و فتیلا پاس صورته که من لازم مانا برج مارا و شنو آلیره مثلا مرحله بعدی ما که فتیلی مثلا جارزو 12 13 سانتانه که لازم مانی برمی شاره و این نوارا منیه میچیرو فشاری وی بخاطرانه که دقشانه شیوی و محکم چسبیا به هنترینیره و دو دمکی ایچگنه هن جیانه بوده. جا تارانه به همکاری و جا مهندسا و ویما دکتر سورابی فرد که دکترا و طراحی و مکانیکی جن طبعا ما ای دزگاه و شکرمی و ای دزگاه زمنوانه که کیفیت سالت و کیفیت و اصالت و کلاشی شا حفظ کرده بو پیکنه شا حفظ کرده بو طبعا شا سرعتی چندین برابر کرده و همچنان بینی باعث وانه که ما بتاومی محصولی فرتر وارد و بازاری کرمی جپال شنه قیمت اجبار میره واد تجارهم فرسي أمريكا ومنها كالي أخشاني فلاني يخشاني فلاني وأخشاني فلاني خاقري وبيتو ويقري وبيتو دروستکردنی کلاش چەندین قۆناغی هەیە و بۆ ئەو مەبەستە دەبێ پیاوان و ژنان هاوکاری یەکتر بن و هیچ کلاشێک دروست نابێ ئەگەر ژن و پیا و کاری تێدا نەکەن. خیالمانە کلاش خاصکەن لە ئەوەڵا ئەشی وەسیلەکەی ئامادە بکەین ئەم وەسیلانە وەسیلە پێکەنەس لە ئەوەڵ پێکەنە لە پێکەنەگی ئەیسینین لە بازارە جووت هەست 20,000 تومەن جووتی هەست 15,000 تومەن بەستگی بە کەفیەتی هەست ئەمە پاژنێ کلاشەیە لە ئەوەڵا پاژنەکەی بەرخۆی دێ بەرخۆکەمان داخ بۆسەوە تیژی یەکەی ئەلان کلاشەکە دەستگاکە بۆ درۆشدادن ڕۆژەکەمان کە تەواو بوو و بەرخۆکە کونەکان ڕۆشنتر دەکەیت کە تەسمەکەمان خاستر لە ئەم کونانە ئەبووکە گیر نەکە کایە بەرخۆکە تەواو بوو ئیسە چەندەکە ڕوا دەکەی وصلوا تسمەکەی کیش دەناویە ڕۆشنیەکەی ئۆکنا ئەدەم تەسمە ڕادەکەی دەناویە بۆ درۆشێکتر ئەمە یەک دانەمان لێداگە پێکەنەگیرەکەیش خۆی ئوستادکارەکە یەک دانێ لێداگە ئێمەژ یە دانەمانیسە لێداگەسە ئەشی دانێکتر لەگرا ئەیدەن و دانێکتەریش لەگرا ئەیدەری و تەواوە بێ تر ئامادەی تەنگە ئیسە چواردانە درۆشەکەماندا و ئامادەست ئەم چواردانە ئامادەست بۆ تەنگ ئەم جفت کڵاشە ئیسە تەنگی لێگرین ئەم دەستگا ڕەفیقێکم خاسی کردە ناوی عەبدوڵڵای سفاییەوەی ئوستادی منە ئەمە تایەکیان لەبان دەستگاکەش لە تەنگەکەمان تەواو کرد و ئیسە مشتە کۆکەن سل لەگراتر جەمیانەکێتەوە سە مشتەکۆم کردگە ئەم قسمەتێ هینەکەین ئامادەیەکەن بۆ لاتەنگ
ئەیدەنە ئەو ئۆساکارەکە ژین یەکات و بەرگەماکەمان بۆ خاسەکات و ئامادەی بۆ ڕەشدادنەکە. من بۆ ڕەشم داکەەوە ئیسە کلاشەکە ئامادەست بۆ ژنەکان کە ئەوانە ژنانە ئەیدەنە دەستی ئەم ژنین و خاسیەکەن و نەخ ئەی بافن و تەواو. من حوت ساڵێن بێن لاڵێمەوە فێرە بێنە ئەوێم نیشانە دێنا فێرە بێنە کە شژمە حەسڵێکم بێنێ زاڵێم بێنێ هیچ گوونە حقۆقێوەم نەبیێنێ پشتیانم نە پینێت وێم کردینی گۆریم کردینی کە دانشگات شاتەمامنان حرس هەر شش لینسان سینی دەبێ شافەقۆ لینسان سینی ئاڵێکی هەر ئی شغڵ و من شای دامەدانەوێ ئاڵێکی زاڵەکەتم هەرچنا هەر خەریکێنی چون محتاجی نەشوی هەنێ نەمحتاجی یوتەری هەنێ ڕستقما هەر پینەیەنێ تقریبان دەبەوەنەوە چێک گرد یا و هەزان نەفەرش کە هەر خەریکە ئانەچە کە حقوق وەرە هەر چنە پاڵ و حقوقەکەشەوە بە تاو هەرمەنی شووری ئێمە هەر خەریکێنوێ تا ئیسە محتاج و هیچ کەسی نەبیێنوێ باچمێ زەرمانیا کیسەمانە کیسەما هاڵیە یانەما لازمامە تامێ پسانش پێوەی مازاڵێ بێنوێ بەخصوصەن ژنی منتەقەیە گرن هیچ وەختێ محتاجی نەبیێنی عثمان كاور ميزير وشي مننا وكم مخاذري وشي قراونا ويدي حليلا تخابا ويعصبا ئێمە پێوەڵجاری تاوانمە جەکار و کڵاشێنە هەم تەنەڤۆ بارمێنە جە تەرح و بافتشەنێ و هەم ڕەنگێ متەنەوەی بارمێنە دێکار و کڵاشی بە ئینە بێن باعسوانەیە کە ڕۆنەقیوی تازە گونەوی لێ سەناتیە بە مشتریانی خاصێ جە سەراسەر و ئێرانیەنە فرۆیاگا من جملە مەشەدەنە سوهانەنە جە تەبریزەنە حتا جە شارەکە و ئۆرومیێنێ ڕزایە ژواچمێ ئامێنێ داواکاری شاکردن جە ئێمەکێ بەیانێ ئینیشا پێی وەشێکەرمی هەرجە سایزی گولالەوە تا گۆرێ ئێمە جەگرنەوە مۆدێڵێ و جەگرنەوە ڕەنگەوەنێ ئینێچە کڵاشێوا بەنامە و کڵاشی مەلەکی مژناسی و جێ ئێرانێنێ فرەتەر فرۆیاگا و ئێرانیانە وەششکەرا منجم لە عێراکەنە منجم لە شیرازەنێ ئێمەش بتامێ وەششکەرمی و بە قیمەتیوی کەم بتامێ وەشی ششکەرمی ئاڵی وەششکەران نزیکی 600,000 هەزینەشە ئێمە حدەیەقل بە 200,000 تامێ وەششکەرمی وەلی خۆب ئی کڵاشە دوێر تەفاوتە ژەنێشنی کڵاشویمێ یوینەنەکی ئیپی دۆرانشەنێ چەرمیوی نەرم شاگرتن دەرسەڵ و تەبێئی بێش بەڵان شاسەر بە مانۆر شاسەروی نوکتێوەدان بە یوتەریش ژینەنەکی ئێڵێ جەنەی بە فۆقلادە باریکێ دەڕەشتەیە ئستفاڵەکەرا کە باز هۆنەریوی فرەتەرشنە نسبەت بە کڵاش و ئێمە کێ هەن چونی من نەیەما قێمتەر نە زووتر تەمامی و کارش وەلی ئێڵ کارش دێرتر تەمامی و زمانی فرەتەر بەرۆ وەلی خۆ بکارێوا کە ئێمە چ بتامی کەرمێش بە بە قیمەتی کەمتەریج بە مشتریە چژهێنی سەرەوێت ئینێچە کڵاشێوا کێ جەفرۆ یاگانە وەشکریۆ وەختێ متاسفانەی کڵاشە دوێردانە ئیراڵێ ژەنێ یوینەکێ هورزانی مەسەڵان ئۆساکارێکی کە سەرشەوە کارکەرە واقعاً مجەڕەب نیە ئاتەواناییشەن یا ئامەهارەتشەن یا مێ بە سوورەتی ناشیانە وەششکەرۆ و دماوە بە وەسیلۆ چەسپی ڕقشکەر و ئاپا فۆرمە مەدرنۆ شەرێ ئی چەسپە نەتەنیا زەرەرە ژەن پێی ئی کڵاشی بەڵکو وەسەن پێ زەرەرە ژەن ڕاو مەنافز و هەوەیەکی ئیپی پارچە نەڕاڵ بۆ ئیپی نەیە نەڕاڵ بۆ کولەن گێرۆژ بە شکڵ و پلاستیکیش نەمارۆ بە خارێ چینێچە چیرەکەش کە وەشکریۆ هیچ گونەیانی واچوو 10% دقت و زەرافەتە ژنیاچنێ کناچێ گەنجە جوانە ئەمێنەواتە نەژمن لێباسی زەرڵمن هەستکرد و کڵاشکەروەنە خۆوەلی کڵاشی چەرمێ پێ من مەکریۆنێ سوورەتی پیانی ژەنە مەوەڕژ بە لێباسەکێ بێدێ بە کڵاشی مەسەن زەر وەشکردی پێ من با منیچ کەروەنێ ئینە چەند نمونە و کڵاشی پاژنەدار یا پێ ئاکەساکێ داواکاری شانەنێکی پشتی شامێشۆوێ مەتاوا کڵاشی تەختکەرانە بە پێی دیسکی شایە پێ ئارتۆرۆزی شەخرابە
yaran badusan gizbeydiye ay yaran yaran gizbeydiye Dagyano nazaram banişane deydiye Dagyano nazaram banişane deydiye Caziz bu igilavut Haca bu kulemitul Caziz bu igilav Haca bu kulemitul Ali bu itayne bat Ha bu igilav cekul Ali bu itayne bat Bu igilav كل تخعشر بلاد اللائم روشاري بيت الزلم لكري ليجارو يا زادي أرض الزلم لكري ليجارو يا زادي جاقين معايم بلو مي والله من أقرن معايم بلو مي والله خواك بك مكذا ينشور الجلال أخ بك مكذا شور الجلال yaran daydu sargı baydi ya da nazare kam nişane daydi ya da nazare kam nişane daydi Caziben yani